هیچ کاتێک بووە کە دڵت وەکو بیگوشن وابێ کار و بەرهەمی نوێ کۆمەڵە بەرهەمی زۆر هەیە وەکو هەمیشە من بەردەوام زیاتر لە 10 دانە 12 دانە گۆرانی ئامادە کەمتر لێی هەڵەبژێرم و کەم لیان بڵاوەکەم و ئینشاءالله بۆ دوای ڕەمەزانی پیرۆز ئینشاءالله بەرهەمی تازا بێ. لە بەشێک لە کۆمنتەکان وامان بیستووە کە کاریگەری هونەرمەند زیاد ئەسعادت لەسە بوو کە هاتیە ناو دنیای هونەر، یعنی چۆن بوو کاریگەری زیاد ئەسعاد لەسە بوو؟ لەبەرەوەی مامۆستایە و ئوستادێکی گەورەیە و هەم لە بواری مەقامات و لە بواری حەیران و لاوک و زۆر بە بابەتەکانی تر وام کەسێکی زۆر شارەزا بوو من هەر لە مناڵیەوە جۆگرێکی باشی گۆرانەکانی بووم و ئیسفادێکی باشم لێ کردو بۆ کاروبارە هونێرەکانی خۆم و تەسیراتی ئەوم لەسەر هەبوو. بەڵێ لە پێشتر بابەتی دوێتت زۆر بوو بەڵام ئێستا نیتە ینی هۆکارەکەی؟ وەڵڵی من هەر دوێ دوازام هەموو 1 دانە 2 دانەم کردو لە ڕابردووە، ئێستاش زۆر هەنی حەزم پێی نییە وا مرتاحترێکم کە بەتەنیا بم یا ئەو کەسانی کە با بڵێمانی لە نزیک بن لە ستایڵی خۆمەوە لەو شێوازە گۆرانیانی من بڵێن لەوانێ تۆزەگەانی دەگمەن بێ لەبەر ئەوە بێ زیاتر مرتاحترێکم بەتەنیا بیان لەم گۆرانەکان. هەم فارسێکی باش دەزانی هەم ستایلیش زۆر نزیکە لە هونەرمەندە فارسیەکان. ستایلی من ستایلی پۆپ سونەتیە، تێکەڵاوێکە لە کوردی فۆلکلۆرەکە و ستایلی وڵات سونەتی ئێران هۆکارەکەی وە زیاتر خەڵک واستەکات تا ئێسەکانی کوردی خۆمان کەمترین کە زیانی بۆ ستایلە گۆرانیان وتۆ بۆیەوە هەستەکەن تۆزە شێوازی تەحریرات و شتی گۆرانەکان ئەو شخصیەتە یاوە بە ستایلەکەی من هەر ئەسڵاوانیە چکە جاریان بە کوردی گۆرانی هەڵێن و زمانی شیرینی کوردی و ستایلەکەش کوردیە و من بەهی کوردیشی ئێسام. داد نەناوە لە داهاتوو بەرهەمی زمانی فارسی تێبیانی گۆرانی بە فارسی خۆی لە ڕاستیا باشە گەر بە هەر زمانێ بیڵێیت خراپ نییە، بەڵام تا هیچ پلانێکی وام نییە بۆ فارسی ناوڵ.